سڵاو گەران ویسەرانی عەزیز، من شەنگ خەلیلم لە پۆدکاستی نوژدارەوە لەگەڵتانم. بابەتێمە هەفتەیەمان دەربارەی بەگەنجی هێشتنەوەی پێستە بە میوانداری دکتۆر هێمن زەمان، پزیشکی پسپۆڕ و پێست و جوانکاری. زۆر بەخێوی کاک دکتۆر. سڵاتان لێبێت. زۆر خۆشحاڵین کە لەگەڵ تۆیە ئەم پۆدکاستە ڕکۆرد دەکەین. منجی زۆر خۆشحاڵم. کاک دکتۆر، زۆر کات دوو کەسە بینین کە هەمان تەمەنیان هەیە، بەڵام تەمەنی پێستیان یاخود شێوەیان زۆر جیاوازە، وشێکیان زۆر گەنجتر دەرەکەوێت. پرسیارەکەم ئەوەیە هۆکاری ئەمە چییە و ئایا چۆن پێستمان بەگەنجی بهێڵینەوە؟ هۆکاری زوو پیربوون یاخود درەنگ پیربوونی پێست با بڵێن پەیوەندە بە چەند هۆکارێکەوە. لەبەرەوە خۆپاراستنی لەمەش دەبێت لەسەر ئەساسی هۆکارەکان با بڵێن بنیاد بنرێت. ئێمە ڕێگاکانی بۆ هێشتنەوەی پێست بە گەنجی یاخود درەنگ پیربوونی پێست ڕێگەی جیاجیا هەیە کە بگرێتە بەر. یەکێ لەوانە وەرزشکردنە. وەرزش دەورێکی گرنگی هەیە لەوەی کە هەم جەستەمان ماسوولکەکانمان ئەندامەکانی جەستەمان لەگەڵیشیدا پێستێکێکە لە ئەندامە سەرەکیەکان وا بکات کە بەگەنجتر بمێنێتەوە. هەڵبەتا پەیوەندی بەوەیە کە وەرزش بێتە هۆکارێک بۆەوەی کە بڵەد سەپڵای یاخود هاچووچۆی خوێن و مادە سەرەکی بێکاتە سەرەکیەکان کاڕوا بۆ پێست باشتر پێی بکات. یەکێکتر خەوێکی باشە. خەوێکی باش و تەندروست لە کاتی خۆیان، چونکە کاریگەری هەیە لەسەر دروستبوونی گرۆز هۆرمۆن. هەروەک زانین هۆرمۆنی گەشە لە کاتژمێر 9 بۆ 3 شەو باشترین کاتە بۆ دروستبوونی هۆرمۆنی گەشە. هۆرمۆنی کۆرتیزۆڵ کە زۆربەی فسیۆلۆجی و کارەکانی جەستە لەژێر کۆنتۆڵی ئەوەیەڕێکی ئەخات، جارێکی تر هەر لەم کاتە نادروستەکرێت بە پێچانەوە سترێس هۆرمۆنەکان، هۆرمۆنی فشارەکان و دڵەڕاوکێ لە دوای 11 و 12 دەدەستەکەن بە دروست بوون. بۆیە خەوێکی تەندروست و لە کاتی خۆیان خەوێکی باش و قۆڵ کاریگەریەکی باشیە بێت لەسەرەوەی کە جەستەمان و پێستمان بە گەنجی بهێڵێتەوە. جگە لەمە خۆراکێکی تەندروست و باش کاریگەریەکی باشی هەیە لەسەرەوەی کە پێستمان بە باش بە تەندروستی بە گەنجی بهێڵێتەوە. ئەم خواردنانەی کە بۆ ئەندامەکان تری جەستەس خراپن بە هەماشەوە بۆ پێستیش خراپن. بۆ نمونە شیرینی زۆر هۆکارێکە بۆ ئەوەی کە وا بکات کە زووتر پێست پیر ببێت، گرفتی زۆرتر ببێت. بۆ نمونە بەتایبەت لەو کەسانەدا کە زیبکە کەنزیبکێکی زۆر دروست بکات، وا بکات کە شوێن زیبکێکی زۆر دروست بکات، پەڵێتیادا دروست بکات، ئاسواری زیبکە و چاڵوچۆڵی دروست بکات و پێستەکە ئەم ئەگەر پیریش نەبێت بەڵام خراپ دەرکەوێت، ناشرین دەرکەوێت، چونکە ئەو چاڵوچۆڵێ دروست دەکات تۆنەکەی نامێنێت، ڕەونق و درەوشانەوەی پێستەکە ئەکوژێت. لە هەمان کاتە خواردنەکانی تری وەکو چەوری زۆر و ئەمانە کە کاریگەریەکی خراپیان هەیە لەسەر هەموو ئەندامەکان جەستە بە هەماشەوە کاریگەریشانە بێت لەسەر زووتر پیربوونی پێست و کۆمەڵی خۆیتر هەیە وەکو ڕۆتینی پێست با بڵێن. ڕۆتینی پێست یەکێکە لە خاڵە زۆر گرنگەکان کە گرنگە بۆ ئەوەی کە پێستمان بە باشی بە تەندروست بە گەنجی بهێڵینەوە. بسکە چاو ڕۆتینێکی پێستی گونجاو بۆ پێستمان هەمشێنی خۆی ئەمە زۆر گرنگە کە هەر یەکەمان بۆ تەندروستی هەر ئەندامێکی جەستەمان بە پێی توانە و دەرفەت ڕاوێژ بە پزیشکی تایبەتمەندی ئەووارە بکەین. بۆ پێستیش وا باشە کە ڕاوێژ بە پزیشکی پسپۆڕی پێست و جوانکاری بکرێت بۆ ئەوەی کە یارمەتی دەبات بۆ ئەوەی کە گرفت و کێشەکانی پێستت پێ بڵێ و ڕێنماییت کات لەسەرەوەی کە چۆن گرنگی بە پێستی خۆت بیت و بە باشی بهێڵیتەوە. هەندێک کەس ئەڵێ پێستی من زۆر باشە و پێویستیم بە منە. خۆی ئەمە یەکێکە لە هەڵە باوەکان کە دووبارە ئەبێتەوە. کاتێک کە تۆ پێست باشە ئەبێ زیاتر خەوی بخۆی بۆ ئەوەی کە ئەو پێستات تا تەمەنێکی زۆر بە باشی ببێنێتەوە، چونکە هیچ کام لەمانە تاسەر نین. هەمومان پیرە بین، هەموو ئەندامێکی جەستەمان پیرە بێت، هەمووشمانە ڕۆین. بەڵام خەڵە گرنگەکە لەوەدایە کە ئێمە چۆن وا بکەین تا زۆرترین تەمەن پێستمان و جەستەم و هەموو ئەندامەکانی ترمان چکە خزمەتمان دەکەن هەم بە تەندروست هەم بە گەنجی بمێنەوە. ئەمە خەڵە گرنگەکەیە. یعنی هەندێک کەس ئەڵێ لێگەڕێ با من بە پێی تەمەنەکەی خۆم بڕۆم.
خۆی کاتێک تۆ لەوە تێگەیشتی ئەو ئەندامانەی جەستا هەریەکان فرمانێکی هەیە. بۆ نمونە پێست زیاتر لە 10 فرمانی زۆر گرنگی هەیە، یعنی گەورەترین ئەندامی جەست هەیە. ئێمە زۆر ئەنداممان هەیە، ئەو کەسە لەوانەیە بتوانێت بەبێ ئەو ئەندامە بژێت، بەڵام هیچ کەسێک ناتوانێت بەبێ پێست بژێت. یعنی تۆ ئەگەر تووشی نەخۆشیەکی پێستی نەخۆشیە مەترسیدارەکان ببیت، یعنی ئێمە زۆر حڵەتمان هەیە لە نەخۆشیە مەترسیدارەکانی پێست بە مردن کۆتاییەت لە بەرەو کەس ناتوانێت بەردەوامێ لەژیان. بۆیە گرنگیدان بە پێست یەکێکە لە شتە گرنگەکان کە ئەمە فسیۆلۆجی جەستە ئەمە ئەخوازێت تاوەکو پێستە تەندروستتر بێت لە مەشاکیل بە دوور بیت. باشترین ڕۆتین دەتوانین لە چەند خاڵێکە کۆی بکەینەوە. 3 ڕۆتینە سەرەکیەکە بریتیە لە بەکارهێنانی پاککەرەوەیەکی پزیشکی. ئەمەیان ئەتوانین هەر بە خاڵیش دایننهێن، چونکە ئێمە هەمومان ڕۆژانە یاخود شەوانە دەم و چاومان نەشوین، بەڵام لە جیاتی ئەوەی کە بە سابوونێکی کیمیایی کوالیتی خراپ بیشۆین و ببێتە زۆر وشکبوونەوەی پێست و مادە کیمیایەکانی ناوی پێستمان هەستیار بکات و تێکی بدات و خراپی بکات، ئەتوانین پاککەرەوەیەکی پزیشکی باش هەڵبژێرین کە بە شێوازێکی تەندروست پیسی و چەوری سەرپێستمان لابێت و خانە مردوەکان لابێت بەبێ ئەوەی زیان بە پێستەکە بگەێنێت. لە هەمان کاتیشە نەبێتە هۆی وروژاندنی چەوری ژێنەکانی پێست بۆ ئەوەی کە چەوری زیاتر دەربەن و گرفتی ترمان بۆ دروستکات و هاوسەنگیەکە تێک بات. لەبەرەوە کلینسەر یاخود پاککەرەوە یاخود غوسوڵ زۆر گرنگە. ئێمە زۆر بە بەرسەیتی سەیریەکەین، بەڵام زۆر گرنگە، چونکە بەشێک لە مەشاکلەکانی پێست لێرەوە دەست پێەکە کە تۆ کە سابوونێکی کیمیایی خراپ بەکارهێنیت. خاڵی دووەمیان بریتیە لە بەکارهێنانی شێدارکەرەوە. پێست وەکو هەر شتێکی تر ئێمە تۆ سەیری هەموو شتەکانی دەوروبەرت کە بەهۆی کاریگەریەکانی ژینگە لەگەڵ تێپەڕبوونی کاتە وردە وشکە بێتەوە. تۆ میوەیەک، گوڵێک، دارێک ئەگەر پێویست شێدارێکی تایبەتی بۆ دابین نەکەی وردە وشکە بێتەوە و بەرەو لە ناوچوون ئەڕوات. پێستی مرۆڤیش پێویستی بە شێدارکردنەوە هەیە بەهۆی ئەو مادە زیان بەخشانە و خۆتە زانی ئێمە جینگەیەکی زۆر خراپمان هەیە و لاژێر کۆنتترۆڵان نییە. شتێک هەیە کە لە لای ئێمە هەیە لە هەرچی شوێنی دنیاە ئەوەیە کە خۆشبەختانە خەریکە من نامێنێت لە هەموو گەڕێکێکا مۆریدەیەک هەیە کە ئەو مادە پیسانە بڵاوە کاتەوە وەکو هەر شتێکی تر تەوزیع ئەبێ بەسەرمانە پاشڕۆ و کۆمەڵێک شتی تری زیان بەخش و دووکەڵی سیارە و ئەمانە ڕۆژانە دەورێکی زۆریان هەیە لەسەرەوەی کە زیان بە پێستەگەێنە. وا کات پێستەکە وشکی ببێتەوە ناڕەحەت ببێت. کاتێک تۆ شێدارکەرەوەیەکی باش بەکارهێنیت پێستەکە بە شێداری بە نەرمی ئەمێنێتەوە، بەرگەگرتنی بۆ گرفتەکانی تر باشتر ئەبێت. بیرمان نەچێت شێدارکەرەوە بۆ هەموو کەسە پێویستە و کەسە پێستی وشک بێت، چەور بێت، تێکەڵ بێت، هەستیار بێت یا ئاسایی بێت. هەموو کەس پێویستی بە بەکارهێنانی شێدارکەرەوە بێت. هەڵەیەکی باو هەیە ئەوەیە کە خەڵک وازانێ شێدارکەرەوە تەنها بۆ پێستی وشکە، نەخێر پێستی چەوریش وەکو پێستی وشک پێویستی بە بەکارهێنانی شێدارکەرەوەیە. خاڵێکی تری ڕۆتین کە گرنگە زۆر بەکارهێنانی دژەخۆرە. تەبعاً ئێمە کاڵین دژەخۆر لە خاڵەکانی پێشودا کە باسی لایفستایلمان کرد، خۆپارێزی ئەوەی کە تۆ خۆت بە دوای سێبەر بگەڕێیت، بۆ نمونە لە هاوینە چەتر بەکاربێنی زۆر ئاساییە. تۆ چۆن لە زستانە لەبەر باران چەتر بەکارێنی بۆی کە تەڕ نەبێت. زیانەکانی تیشکی خۆر ئەوەنە زۆرە. بەڕێی من پێشنیار دەکەم کە خەڵک زیاتر بۆ خۆت چەتر بەکاربێنێت لە باران. لە زۆر جار هەیە تۆ چێژ لە بەرکەوتنی باران نەبینی، بەڵام خۆر کاریگەریەکی زۆری هەیە. یعنی بچووکترین نمونە بێنمەوە بۆ ئەوەی کە لەوە تێبگەین. هەمومان لەوانەیە سەرنجمان دابێت کە سۆندا کە خانمان بەکارێنن بۆ شۆردنی ناوماڵ کە لەبەر خۆرەکە بەجێ هێڵن
لە دوای چەند ڕۆژێک کە ئەچەند سیرەکەن ئەم سۆندەیە خۆی لەوانەیە پرتەقاڵی یا سەوز یاشین بوو بێت سیرەکەی بووە بە ڕەنگێکی کرێمی هەرکەس نازانێ ئەسڵان ڕێگەکەی هەر نەماوە ئەگەر فترەیەکی تر زیاتر بەسەریا بڕوات ئەم سۆندەیە ئەوەی لێکەی بەدەستەوە هەڵەوەرێت یعنی لاستیکی نامێنێت مەتاتی نامێنێت هەمان سیناریۆ لە پێستی مرۆڤی ژاڕۆعات ئەم پێستەی تۆ وەکو سۆندەیەکی تازە وایە لاستیکە گیرە بە ئارزوی خۆت یاری پێکە ئیهێنی تو ئەیبیت بەرگارگرێت بەسکە خۆر سووتاندی لەبەر خۆرەکە سووە هەم ڕەنگی تێکەچێت هەم دێزە بێت هەم درەوشانەوەی نامێنێت هەمیش کە تۆزێک ئەزیێتتدا وردەبێ بەدەستەوە بۆ ئەوەی ئەمە ڕوونەدات ئەبێت تۆ بیپارێزیت بە هەموو شێوازێک ئەبێت پارێزگاریەکی باش بکرێت بەوەی کە هەموو ڕێگەکان تەنانەت جلوبەرگیشە ئەبێت حسابی ئەوە بکرێت کە تۆ جلوبەرگێک بەکاربێنیت کە کاریگەری خۆ لەسەر پێست کەم کاتەوە لە یەکێک لە خاڵە گرنگەکان بەکارهێنانی دژەخۆر یعنی تۆ پێویستە دژەخۆر بەکاربێنیت ئەم کەسە پێگەیشتوو بێت یاخۆت مناڵ بێت مناڵ بە تایبەت زۆر گرنگترە کە دژەخۆر بەکاربێنێت چونکە پێی توێژینەوەکان دەرکەوتووە زۆرترین کاریگەری تیشکی خۆر لەسەر پێست کە دروستی ئەکات پێش 18 ساڵیە چونکە لەو تەمەنەدا مناڵان و تازە پێگەیشتووان نازانن خۆیان چۆن بپارێزن دووەمیان هۆشیاری ئەویان نییە کە خۆیان بپارێزن سێمیان بەلایەنەوە گرنگ نییە چوارەمیان زۆر چالاکن لەو تەمەنەیە زۆر ئەڕۆنە دەرەوە وەرزشەکەن دەرچوونیان زۆرە بۆیە کاریگەری بەرکەوتنی تیشکی خۆر لەم تەمەنایە زۆرە بێت بەکارهێنانی دژەخۆر کاتێک ببێت بە خۆ بووە بە خویەک لە ناوماندا کاریگەریەکی زۆریە بێت بە تایبەتەکرد بە شێوازێکی دروست و باش بەکاربهێنرێت هەڵبەتە شێوازە دروستەکەی لەوانەیە لە بەرنامەکانی ترە زۆر باسمان کردوێت کە ئێستانەی نەزەر دیتێڵی ئەو بابەتە بەڵام لەگەڵ ئەمەشا جۆری دژەخۆرەکە زۆر گرنگە بیرمان نەچێت کاتێک تۆ ئەمە بۆ هەموو بابەتەکانی ڕۆتین زۆر گرنگە تۆ دژەخۆر بەکارێنیت پاکەرەوە بەکارێنی شێدارکەرەوە بەکارێنی کوالیتی مادەکە زۆر گرنگیانی هەندێک کەس هەیە دکتۆر من 5 ساڵە بەردەوام ڕۆتین بەکارێنم باشە ئەڵم چی بەکارێنیت ئەلاگەیەکە کاتە بەردەم سیرەکەم لە ناو هەموو ئەلاگەکەیە دووشتی باشی تیانە یەکشتی باشی تیانێ یەکێک لە هەڵە باوەکان زۆرێک لە خەڵک بە دوای هەندێک لە ناو کەوتووە بۆ نمونە ناوی کۆمەڵێک لە براندەکانی میکیاژە هێنن کە ئێمە لێرە حەز ناکەین کە ناویان بێنن یەن پرۆدەکتی سکینکێرەکانی ئەمانە بەکارێنن ئەمانە سکینکێرەکانیان باش نین بەشێکی زۆریان کەمالیاتین بەڵێ ئیستیغلالی ناوی براندی مایکەپەکان کردو ئەم براندە لە ڕووی میکەپەوە بەناوبانگە بەڵام لە ڕووی سکینکێرەوە زۆر خراپن ناوەکەی براندی میکەپەکە مەکیاژەکە بەکارهێنن بۆ ڕاکێشانی بەکارهێنەر و بۆ ڕاکێشانی خەڵک ئەڵێ من فلان شێدارکەرەوەی فلان براندە بەکارێنم بەس ئەم براندە لە مەکیاژە باشە بەڵام لە سکینکێرە باش نییە لەبەرەوە لە سکینکێرە کامانەی کاڵیان نەبژێرینە بێ ئەمانە بەکاربێنین کاکە پزیشکین و پزیشکانی پێ سەپۆرتیانەکەن چونکە جۆری ئێستا لە دنیادا لە هەموو دنیادا بزنسێکی گەورەیە و فیڵێکی زۆر فراوانە جۆری زۆر هەیە لەبەرەوەی بێت جۆرە باشەکان و براندە باشەکان هەڵبژێری کە تۆ سوودی لێ بینیت یەک لە خاڵە گرنگەکان ئەوەیە کە تۆ ئەم پرۆدەکتانە لە شوێنێکە بێ بکڕیت کاکە ئەم شوێنە لە زانستی پزیشکی دەرمانسازی شارەزا بێت چۆن ئەو مادانە پارێزێت و هەڵەگرێت تەنانەت ئەوە گرنگە کە ئەو مادەیە لە وڵاتێکە بۆ وڵاتێکی تر ئەگوازرێتەوە ئایا چۆن ئەگوازرێتەوە لە ڕێگادا بۆ نمونەیەمە وڵاتێکی گەرمین لە هاوینانە هەر لە ئاساییە لە ژوورێکا تۆ دانیشی پلەی گەرمی 50 لە کەنتێنەرێکا کە کۆمەڵێک سکینکێری تایە ئاسنێکە سکینکێرێکی تایە لەو گەرمایی عێراق و کوردستانە بەرکەوتنێکی خۆرە بێت و هاتوچۆی هەوانیە لەوانەیە پلەی گەرمی بڕوە بۆ 70 ئەم مادانەکە لە ناویان هیچ
کاریگەریەکیان نامێنێت کاریگەریان و لە دەست ئەیان و بگرە لەوانەیە جاری وایە گرفتیشت بۆ دروستکەم چکە ئێمە ئەومان بینیوە خەڵکانێک هاتووە پرۆدەکتی باشی پێ بووە بەڵام سیرەکەن تووشی گرفتی کردو یاخۆ سوودی لێ نەبینیوە لە هەمان کاتە بڕاندەکە باش بوو ئێمە دوو حاڵەتمان هەبوو یەکێکیان ئەوە بووە کە بڕاندەکە کۆپی بووە یەکیشان ئەوە بووە کە دیارە کە ستۆر و گواستنەوەی باش نەبوو لەبەرەوە ئەمانش زۆر گرنگە لەناو بابەتی ڕۆتینە ئەوەی کە مینەکات ئەم سێ خاڵانە زۆر زۆر گرنگە لەناو ئەمانەش ئەگەر کەسێک بیەوێت ڕۆتینێکی تەواو هەڵبژێرێت دووش زۆر زۆر گرنگە ئەویش بەکارهێنانی ڤیتامین سی و ڕێتینۆڵەکانە ئەمانە هەردووکیان کاریگەریەکی زۆریان هەیە لەسەر چالاکردنی پێست وا ئەکەن کە گەشەی پێستەکە باشتر بێت کە گەشەی پێستەکە باشتر بوو گەشەی خەلای کۆلاجین و لاستیکی زیاترە بێت بەرگەی ماددە زیان بەخشەکان زیاترەکات لە هەمان کاتدا پێستەکە ڕوونتر درەوشاوەتر بەگەشتر ئەمێنێتەوە ئەو بابەتە سەرەکیش کە ئێمە قسەی لەگەڵەکەینەوەی کە واکە پێستەکە درەنگتر پیر ببێت ئەم دوانە زۆر گرنگن هەمومان وا باشە کە بە پێی توانە بە پێی دەرفەت بتوانێت سوودیان لێ ببینین دکتۆر زۆر باسی ڕۆتینی پێستمان کرد پرسیارەکەم ئەوەیە تۆ ڕۆژانە ڕۆتینی پێستی تۆ چە؟ دەتوانم بەگەجیمانەی پێستی دکتۆر هێوە چێ؟ دەتوانم بڵم هەر ئەمانەی کە ئێستا باسمان کرد یانی ئەمانە من زۆر فۆکەس و تەرکیزەکەمە سەریان کە بەکاریان بێنم لە هەمان کاتە لاوانێ لە بەشەکانی داهاتوودا بینێ سەر پرۆفیشنەڵ تریتمنتەکان چەند شتێک هەیە کە لێرە لە کلینیک ئەنجامەدرێت لە گەڵیشیدا جاجار ئەمانەش ئەنجامەدەم دکتۆر زۆرکار لە سۆشیال میدیا ئەبینین کە ڕۆتینێکی داهەنگاوی بەکارهێنن تۆ ڕاوچیە لەسەر ئەمە تا چەنێک تەندروست و بە پێویستی ئەزانن لە ڕاستیدا من ئەمە جۆرێکە لە مبالەغە و نامەنتیق باوڵێن هەر کەسێک دەتوانێت ئەمانە جێبەجێ بکە کە هەر ئیش و کاری جۆبەکەی ئەوە بێ کەسکین کێر بەکاربێنێت ینی 15 هەنگا و ئەمانە بەڵێ ینی زیادە ڕەویکردنە پێویست بەوە ناکات ئەم خەڵک گرنگانەی کە ئەساسیانێک ئێمە باسمان کرد بتوانم بڵم لە چوار خاڵا زۆر کورت دەکرێتەوە ئێمە باسی کلینسەرەکە ناگەین چکامەمان دەمو چاوەشۆین لە هەمان کادا هەندێک حەڵەتمان هەیە کەسە گرفتێکی پێستی هەیە بۆ نمونە پێستی پەڵەیەکی هەیە یاخود بۆ نمونە زیبکەی هەیە شتێکی تر ئیزافە ئەکات بۆ ئەم حەڵەتەی بۆ نمونە کرێمێکی دژە پەڵەیە یا سکرێمێکی دژە پەڵەیە یاخود کە زیبکەی هەیە بۆ زیبکە کە مەسەرەن چارەسەرێکی ئیزافە ئەکات ئەگەنا ئەوانەیە کە بە باسمان کردم چوار هەنگاوە بەڕێی من توانین بڵێن کە کافیە دکتۆر ئەو چارەسەرە باوانە چین کە بۆ پاراستن و یاخود جوانکردنی پێست بەکارهێنرێت باوترین چارەسەرەکە ئەو چارەسەرە پرۆفیشنەڵانە ئەمانەیە کە لە کلینیک ئەنجامەدرێن چارەسەری جیاجیا هەیە و چاسەرەکان با بڵێن توانین بڵێن زۆرە هەندێکیان بە شێوازی ئامێر بەکارهێنرێن چەند ئامێرێکی جیاجیامان هەیە وەکو ئامێری هایف و ئەڵترافۆرمەر وەکو ئامێری رادیۆ فریکوێنسی لەیزەرەکان بۆ نمونە لەیزەری CO2 لەیزەری CO2 بۆچی بەکارهێنرێت؟ لەیزەری CO2 لە زۆر بوارە بەکارهێنرێت بەڵام لە لای خەڵکە زۆرترین وا باوە کە زیاتر بۆ چاڵی زیبکە بەکارهێنرێت یاخود بۆ شوێنی سوتاوی بەکارهێنرێت بەڵام بیرمان نەچێت بۆ نمونە لەیزەری CO2 ئەتوانیت لەو کەسانەی کە زیبکەیان هەیە زیبکەی چالاکیان هەیە سوودی لێ ببینیت ئەتوانیت لەیزەری CO2 لە بواری گەنجکردنەوەی پێستا سوودی باشی هەیە با بڵێن ریجوڤینێشنی پێ بکەیت ئەوەی کە بەڵێ کاتێک CO2 بەکارهێنیت بە تەکنیکێکی تایبەت کە بەکارهێنرێت وا کاتەم پێستە مردووەی چینی سەرەوە لابرێت و چینێکی تازە بێتەوە کە بەشێکی باش لە چرچەوردەکان لەگەڵ خۆیدا ئەبات و گەشەی پێستەکە خێراتر و باشتر ئەکات جگە لەمە لە چەند بارێکی تریشا بەکارهێنرێت جگە لەمە لە ئامێرەکان ئێمە کۆمەڵێک شتی ترمان هەیە لە بواری گەنجکردنەوە بە گەنجێشنەوەی پێستا بەکارهێنرێت ئەمانش ئینجێکشنەکانن ئەوانەی کە بە شێوازی ترزی بەکارهێنرێت بۆ نمونە پلازمای دەوڵەمەند بە پەڕەکانی خوێن بەهۆی ئەو
گرۆس فاکتەر و پێکاتە باشانەی پەرەکان لە پەرەکانی خوێنە هەیە سوودی لێ بگرێت بۆ گەنجێشتنەوەی پێست بەکارهێنانی میزۆسەراپی کە بە شێوەی دەرزی هەیە کۆمەڵێک مادەی باشی وەکو ڤیتامینەکان و پێپتایدەکان و ئەنتیۆکسیدانتەکانی تایە بە شێوەی میزۆسەراپی یاخود بە شێوەی میزۆفیلەر کەمانە بەکارهێنرێن جارێکی تر هانی گەشەی خلای کۆلاجینی و لاستیکی ئەدەن واکەن کە پێستەکە گەشەی باشتر بێت لە چەند بواری تریشا بۆ نمونە لە کاڵکردنەوەی پەڵەدا بەکارهێنرێت لە زیادکردنی درەوشانەوەی پێستا سوودی لێبێنرێت جگە لەمانە کۆمەڵێک دکتۆر زۆر باسی سکن بوستەرەکانەکەن سوودەکانی ئەم سکن بوستەرانە چی؟ سکین بوستەرەکان ئەمانە کۆمەڵێک براندی جیاجیا هەیە و ئەمانە شتی باشن کۆمەڵێک پێکهاتەی باشیان تایە ئەم پێکهاتانە دەورێکی گرنگیان هەیە لە زیادکردنی هایدریشن شێداری پێست کە ئەمە هۆکارێکە بۆ بەگەنجیمانەوەی پێست جگە لەمە کۆمەڵێک ڤیتامین و پێپتاید و ئەنتیۆکسیدانتی باشیان تایە کە ئەمانیش دەورێکی گرنگیان هەیە لەسەر بەگەنجهێشتنەوەی پێست و باشکردنی تەندروستی پێستەکە. دکتۆر زۆر باس لە دەرزی سپیکردنەوە یاخود موهەزی بۆ سپیکردنەوەی پێست ئەکرێن تۆ ڕێنمایە چێ لەسەر ئەو دڵنیام پێشتر زۆر باسی ئەو کردو بەڵام گرنگە بەلام و دووبارە باسی بکەین. هەستەکەم ئەمە لە گەنجبوونەوەکە لا ئەدات دری بێنین باشتر نییە بۆ من مشکلە نییە جوابی ئێمە بەس سپیکردنەوە بابەتەکەمان تۆزێک لا ئەدەین کەمەگەر بمانێ بەرنامەکەمان پۆستکاسەکە باشتر بێ باسی نەکەین باشتر میزۆسەراپیم باس کرد ئەگزۆزۆم ئەتوانی باسکەی چیترمان هەیە ئەتوانی ئەگزۆزۆم باسکەیت ئەگزۆزۆم باسکەیت ئەتوانی تاڵیش ئەیەکێک لە شتەکان ئەوەش ئەتوانێت. دکتۆر یەکێ لە چارەسەرەکان ئەگزۆسۆمە ئەمە سوودەکانی چیە و چۆن بۆچی بەکارهێنرێت؟ ئەگزۆزۆمیش وەکو ئەو ئینجەکشن و دەرزیانەی تر کە باسمان گرێکێکە لە چارەسەر تازەکان کە ئەمە لە قەدەخانەکان وەرەگیرێت دەورێکی هەیە لەسەر چالاکردنی خانەکانی پێست بۆ زیاتر دروستبوون و چالاکبوونی کۆلاجین و ڕیشاڵی لاستیکی لە هەمان کاتە لەسەر سەلکی مۆکانیش ئیشەکات بۆی کە سەلکی مۆکان چالاک بکاتەوە و گەشیان باشتر بێت و گەشەی قش باشتر بێت لە هەمان کاتە کاریگەری هەیە لە کۆمەڵێک لەسەر کۆمەڵێک گرفتی پێست وەکو پەڵا و هەستیاری پێست و ئەمانەش تا ڕەندەیەک باشترەکات. دکتۆریشی لە چارەسەرەکان بەکارهێنانی تاڵە ئایا ئەمە سوودەکانی چی و لە چ کاتێکدا بەکارهێنن؟ تاڵ یاخود سرێت ئەمانە یەکێکی ترە لەو چارەسەرانەی کە لە بواری پزیشکی جوانکاریدا بەکارهێنرێت ڕێی جیاوازی لەسەرەوەی کە من لێرە پێت دەڵێم ئەزمموی خۆمە لەسەر ئەم بابەتە و ماوەیەکی زۆرە ئیشەکەم لەسەری ساڵانێکی زۆرە من پێم وایەکێکە لە چارەسەرە باشەکان ئەتوانێت سوودی لێ ببیرێت بۆ کەسانێک کە دەموچاویان داکەوتووە ڕاکێشانە و لیفتیان بۆ بکرێت بە تاڵ لە هەمان کاتە ئێستا کۆمەڵێک تاڵی زۆر باش دروست بووە کە پێکهاتەکانیشی سوودبەخشە هانی دروستبوونی خانەکانی کۆلاجین و ڕیشاڵی لاستیکی ئەدەین جگە لەمە جۆرمان هەیە ئەمانەی کە سکروی پێ ئەوترێت زۆر بچووکە مادەکانی ناوی مادەی سوودبەخشە تەنها دائەدێت لەژێر پێستەوە بۆ دروستبوونەوەی خلای کۆلاجینی و لاستیکی و گەنجکردنەوەی پێست و بە گەنجهێشتنەوەی پێست و ئێمە ئەزممونمان لەگەڵ کۆمەڵێک لەم جۆرە تاڵانە هەیە و خەڵکێکی باش سوودی لێ بینێت. دکتۆر کۆتا پرسیارم دەربارەی هایدرافێشەڵە کە تۆ پێشتر باسی لە گرنگی پاکەوەکان و پاکردنەوەی پێست بکە گرنگە بەلام باس لە ڕۆڵی هایدرافێشەڵ بکەیت و لەو گرنگتریش ئەوەی ئایا جۆری ئامێرەکان کاریگەری هەیە لەسەر ئەنجامەکەی واتە لە شوێنە ئەنجامی بدەی ئەنجامێکی جیاوازترە لە شوێنێکی دەست بکە؟ بەڵێ ئێمە بە شێوەیەکی گشتی کاتێک باسی هایدرافێشەڵەکەین ئەمە ئامێریکا و کۆمپانیایەکی ئەمریکی دروستی کردو بە سیستەمێکی تایبەت دروستی کردووە کە کۆمەڵێک بەشی هەیە لە ناو ئامێرەکەدا با بڵێن وەکو بەشی پاکردنەوە بەشی بەکارهێنان لەگەڵ پاکردنەوەکەدا با بڵێن کۆمەڵێک مادە و پێکهاتە و سیڕەم و مادەی تایە کە ئەمانە کاریگەریان هەیە لەسەر
تەندروستی پێستەکە و هانی شێدارکردنەوەی پێستەکە ئەدەن لە هەمان کاتە چەند تیشکێک و لایتێکی لەگەڵ ئەکوڕێت لایت و بلو لایت ئەمانەش کاریگەریان هەیە لەسەر تەندروستی پێستەکە. بەڵام بەداخەوە جۆرێک لە شێواویەک هەیە لە توانین بڵین لە ناو خەڵکە چەندین ئامێری جیاجیا بەم ناوەوە دروست کراوە کە ئەم پێکهاتە و ئەم سوودانە ناتوانێت بە تۆ بگەێنێت تەنها ئەوەیە کە وەکو بڵێ تۆزێک چوری سەرپێستەکە لە ئەبات و هیچی تر لەبەرەوە لەم ڕۆوە با بڵێن توانین بڵێن غەدرێک لە ناوی هادەفە شەڵ کراوە یاخود ئەو کەسێک کە ئەنجامی ئەدا دەبێت بزانێت کە لەکوێ و بەدەستی چێ ئەم کارە ئەنجامەدە تاوەکو دڵنابێت لەوەی کە ئەمە هەمان ئامێرە ئەو پێکاتانەی تایە کە سوود بە ڕوخساری ئەوە گەێنێت بەشێکە لەوەی کە لە گرنگیدانی بەپێست. دکتۆر کۆتا ڕێنمایی چیە سەبارەت بە گەنجی هێشتنەوەی پێست؟ کۆتا ڕێنماییم ئەوەیە کە ئەم ڕێنمانەیە کە پێشووتر باسمان کرد بەپێی دەرفەت و توانە هەڵبەتە ئاسان نییە تەطبیقکردن و جێبەجێکردنە بەڵام بەپێی توانە و دەرفەت توانیمان ئەم ڕێنمانە جێبەجێ بکەین. زۆر سپاس دکتۆر بە زانیاریەکان. سوپاس بە ئێوەش. زۆر سپاس کە تا سەر بیگەن و سەرمان و تازمجێ یاتۆ تەندروست.